سڵاو کتێبی بیرکاری ماتماتیک گروند ڤوکس دێلکوشترێ لاپەڕا 5 پرسیاری 242 ئەو پرسیارانە ئەوەی ڕاستی بی هیچ ئاسان نینە. ئەگەرە من بێمە لای پرسیاری یەکەم، یەک دانە مینوسی دەبینم، یەک دانە کەمی دەبینم. ئەگەر یەک دانەم دیت دوو ژمارەم هەیە بەڵام تەنیا یەک دانە کەمی دەبینم، کەواتە هەمیشە لێ دەرکردن. لێرە دیسان یەک دانە کەمی دەبینم کەواتە لێ دەرکردن. ژمارەکان کردارەکە ئیشەکە لێ دەرکردنە. ئەمن دەبی بیر بکەمەوە ئەدی هێمایەکە چییە؟ هێمایەکە دەگەڕێتەوە سەر ئەوەی کامە لەو ژمارانە کە بە تەنێ تەمەشایان دەکەم گەورەترن. ئایا 2 و 5 گەورەیە بەبێ ئەوەی تەمەشای هێمایەکەیان بکەم؟ ئایا 2 و 5 گەورەیە یان 0 و 7؟ چونکە 2 و 5 گەورەترە هێمای 2 و 5 دادەنێم لە وەڵامەکەی. هێمای 2 و 5 کەما کەواتە وەڵامەکە بە کەم دەردەچی، بە نێگەتیڤ، بە مینوس دەردەچی. لێرەش ئەو هێمایە دەگەڕێتەوە لۆ ئەو ژمارەی، ناگەڕێتەوە لۆ 1 و 8ەکە. 1 و 8ەکە هێمایەکەی لێرەیە کۆیە بەڵام نەنووسرایە، کەواتە لێرەش وەڵامەکە هێمایەکەی کەمە، نێگەتیڤە، مینوسە. بەڵام لێرە شتەشکەیە پاشان باسی دەکەم لە سی. ئێستا ئەی یان ئای یان کودەیخێنینەوە یەک دانە مینوسی دەبینم یەکسەر کردارەکە لێ دەرکردن. کردارەکە واتە سوبتراکشن. چ دەکەم؟ 2 و 5 دەنووسم و 0 و 7ش دەنووسم. ئەگەر بمەوێ لێرە مینوسە لێرە پلوسە، بەڵام ئیشەکە لێ دەرکردنە. ئەگەر هەز بکەم لێم تێک دەچی پلوس و مینوسەکەی نانووسم هەراوها، بەڵام بەخۆم دەبێ بزانم ئێستا ئەمن لێ دەرکردنی دەکەم. ئەوها فێربووینە مینوسە چی لێرە بنووسین، بەڵام ئەوەی ڕاستی بی لێرە هەڵە دەردەچی ئەو مینوسەی بنووسین. گرنگ ئەوەیە ئەمن ئێستا ژمارەکان لێ دەردەکەم، ژمارە گەورەکەی لەسەرەوە دەنووسم بەبێ گوێدان بە هێمایەکەی. کەواتە من ئێستا لێ دەرکردنەکەی دەکەم. 5 7 لێ بڕوا نابی، ئەو دووەی یەکەک دێتە لای 5ەکەی، 5ەکە دەبیتە 15، 2ەکە دەبیتە 1، 15 7 لێ بڕوا 8، فاریزە دێتە خوارە 1 0 لێ بڕوا 1. ئەوجە ئێستا دەبی لە بیرم نەچی هێمای ژمارە گەورەکەی دانێم. ژمارە گەورەکە 2 و 5 گەورەترە لە 0 و 7، هێمایەکەی کەمە، کەواتە ئەمنیش دەبی لێرە کەمی دانێم. تەوا ئێستا بی یەک کەمی دەبینم، یەک مینوسی دەبینم، کەواتە لێ دەرکردن هەیە. ژمارەکەی کە هەز دەکەم گەورەیە بەبێ ئەوەی جێ بدەمە هێمایەکەی، 5 و 2 گەورەترە لە 1 و 8، کەواتە 5 و 2 لەسەرەوە دەنووسم و 1 و 8ش لە خوارێ دەنووسم، فاریزە لە ژێر فاریزە. ئێستا لێ دەرکردنەکەی ئەنجام دەدەم. 12 بێگومان 2 کەم 8 نابی، دەبیتە 12، لێرە دەبیتە 4، 12 کەم 8 4، فاریزە دێتە خوارێ 4 کەم 1 3. ئەوجە دەچم هێمای ژمارە گەورەکەی دەبی ئەمندانێم. ژمارە گەورەکە 5 و 2 گەورەیە، هێمایەکەشی کەمە، چونکە ئەو هێمای 5 و 2ە، کەواتە دیسان لێرە ئەمن دەبی هێمای کەمی دانێم. ئەوە تەوا
بێمە لای ئێرە سی ئەمن یەک کەمی نابینم 2 دەبینم کە 2م دیت بەخۆشم 2 ژمارەم هەیە کەواتە ژمارەکان کۆ دەکرێنەوە. ئەدی هێما هەمیشە هێمای کەمە چونکە هەردووچیان کەمە بەبێ بیرکردنەوە. 2 کەمی دەبینم ژمارەکان کۆ دەکەمەوە هێمای کەم دادەنێم. ئەوجە لێرە کامە ژمارەم لەسەرەوە نووسی کامەم لە خوارێ نووسی هیچ کێشە نییە کۆکردنەوەیە. کاتە کۆ دەکەمەوە 9 کۆ 2 11 فاریزە دێتە خوارێ 1 و 3 و 1 یەکسانە بە 5 هێمایەکەش کەم چونکە هەردووچیان کەم بوون. ئێستا بێمە لای دی 3 دانە ژمارەم هەیە. ئەمن چ بکەم باشە؟ ئەمن تەنیا تەمەشای ئەو دووەی بکەم جارێ ئەو ژمارەی جارێ دەست لێ نەدەم وەکو ئەوەی وابی ئەو ژمارەم نەبی تەنیا تەمەشای ئەو 2 ژمارەی دەکەم 1 کەمی دەبینم کاتە لێرەش لێدەرکردن هەیە. کامە ژمارە گەورەیە بەبێ ئەوەی تەمەشای هێمایەکەی بکەم 5 گەورەترە لە 2 7 کەواتە 5 لێرە دەنووسم 2 7 لێرە دەنووسم لێدەرکردنەکەی ئەنجام دەدەم. 2 کەم 7 نابی 12 کەم 7 لێرەش دەبیتە 4 12 کەم 7 5 4 2 لێ بڕوا 2 هێمای چ دانێم؟ هێمای ژمارە گەورەکە هێمایەکەی کەمە چونکە ئەو 2 7 هێمایەکەی لە لای چەپی خۆیتی کۆیە کاتە ئەمن لێرەش دەبی کەمی دەهانێم ئەوها کەم کە کەمەکەم دانا کە تەواو بووم ئێستا دەچم ئەو ژمارە ئەوها دەینووسمەوە کەم 2 فاریزە 5 ئەو جە دەچم ئێرە تەمەشا دەکەم ئێرە چم هەبوو کۆ 2 5 لێرەش دەنووسم کۆ 2 5 کە ژمارە کەمە و ژمارە کۆیە لێدەرکردن هەیە. ئەوجە ئێستا پێی ناوێ ئەمن زۆر تەمەشای هێمایەکان بکەم ئەمن دەزانم لێدەرکردن هەیە واتە 2 نیوی لێ بڕوە. ئێستا تەمەشای ئەو ژماران ئەو هێمایانە ناکەم تەمەشا بیان سڕمەوە ڕەنگە ئاسانتر بی ئەمن دەبی بزانم ئێستا لێدەرکردن هەیە 2 نیوی لێ بڕواتە 5 لێ بڕوا 0 و 2 لێ بڕوا 0 کەواتە 0ش پێویست ناکە هیچ نەکەم نەکۆی لە پێش دابدرێکەواتە ئەنجامەکە 0 ئەوها بێگومان ڕێی دیکە زۆرە لۆ بیرکردنەوەی بەڵام هیچیان لەو ئاسانانە نینە. ڕێژ کە هەیە لۆ ئەو ئێرە کە ڕەنگە ئاسانتر بی چ دەکەی؟ تەمەشای ژمارەکانی خۆت دەکەی. ئەو ژمارەیە کۆی لە پێشە ئەو ژمارەیەش کۆی لە پێشە 2 کۆ هەیە کەواتە ژمارەکان دەتوانی کۆ بکەیەوە پێشی ئەوەی تەمەشای ئێرە بکەی ئەو 2 ژمارانە کۆ دەکەینەوە چونکە هەر کۆی دەبینین کەواتە کۆیان دەکەینەوە 2 7 کۆ 2 5 کە کۆیان دەکەینەوە ئەوها 7 و 5 12 1 و 2 لەگەڵ 2 3 و 2 یەکسانە بە 5 ژمارەکە بووە بێگومان کۆی لە پێشە چونکە هەر کۆمان هەبووی چیت کەمان نەبوو. ئەوجە ئێستا 5 و 2م هەیە ئەوجە ئێستا دەچم تەمەشای ئەو ژمارەی دەکەم کە کەم بوو لێرە کۆ 5 و 2 کەم 5 و 2 لێدەرکردنە
واتە 5 و 2 لێ بڕوا چ دەمێنێتەوە؟ سفر، هیچ نامێنێتەوە. وەکەوەی 2 لێ بڕوا 3 لێ بڕوا دەکات سفر، کەواتە هەرکوو ئەمن بیرکەمەوە هەر دەبی بکات سفر. ئەوەش ڕێیەکی دیکەیە لە ڕێیەکانی بیرکردنەوەی. بەڵام هەر ئەوها تەمەشای ژمارەکانت دەکەی، دەبینی ژمارە گەورەکەت بە مینوسە، کەواتە ئەنجامەکە مینوسە. لێرە هەردووچیان مینوسە، کەواتە ئەنجامەکە مینوسە، بەڵام ئیشەکە کۆکردنەوەیە، کردارەکە کۆکردنەوەیە. لێرە یەکەچیان مینوسە، گەورەکە مینوسە، کەواتە کردارەکە لێدەرکردنە و ئەنجامەکەش هەر مینوسە، چونکە ژمارە گەورەکە هێمایەکەی مینوسە. وەکو گوتم هیچ ئاسان نییە، بەڵام ئیدی ئەوە ئەو هایە